ماکیاژەکانیان لێ دەکەنەوە، ماسکەکانیان کەوت و ڕووی ڕاستەقینەشیان دەرکەوت. ئاهەنگی ئەم جاری کێبڕکەی شاجوانانی جیهان شۆکێکی گەورەی تیابوو، نەک هەر بۆ تەواوی خانمە بەشداربووەکان بەڵکو بۆ تەواوی بینەرانی کێبڕکێکە و جیهانیش. ڕێکخەرانی کێبڕکێکە داوایان لە سەرجەم بەشداربووان کرد کە ڕاستی خۆیان نیشان بدەن و سەرجەم مەکیاژەکەیان و هەر شتێکی جوانکاری دەستکردیشان بەکارهێناوە لە خۆیانی بکەنەوە. هەرچەندە لە سەرەتایە بەشێک لە بەشداربووان ڕەتیان کردەوە، بەڵام دواتر ڕازی بوون. بە بەرچاوی کامێرە و بەڕاستەوخۆ دەستیان کرد بە سڕینی مەکیاژەکەیان، هەرچەندە ئامانجی ڕێکخەرانی کێبڕکێکە نیشاندانی جوانی سروشتی بوو. بەڵام هەندێک لا بەشداربووەکان تەنانەت دوای سڕینی مەکیاژەکانیشیان هێشتا شوێنەواری ئەو نەشتەرگەریە جوانکاریانەیان پێوە دیار بوو کە پێشتر ئەنجامیانیا بوو. جگەلەوەی هەندێکیان برژانگی دەستکرد، تاتۆ، فیلەریان پێوە دیار بوو، تەنانەت دادوەرەکان ئەو نمرانەشیان کەم کردەوە کە پێشتر دابوویان بە بەشداربووەکان. بەڵام بەشێک لە بەشداربووەکانیش بەبێ مەکیاژیش ماشەڵڵا هەر زۆر ناسک و جوان بوون. ئەمەژە پرسیارە ئەو ڕوژێنێت، ئایا ئەو کەسانی کە دەبنە شاجوان جوانیەکانیان سروشتیە یان نە؟